베트남 이호기 위성 발사 성공. خطرە ئەڵێ هەر کەسێ دژی کۆریای باکوور بێت تۆزی بە هەوای ئابێ ئەم جونا دێزەرێکی زۆر دیارە لە تەلەڤیزیۆنی کۆریای باکوور هەمیشە هەواڵەکانی هەڕەشە و گوڕەشەی کۆریا دەخوێنێتەوە کەمێکی دیکە لەسەر ئەو زیاترە زانە. ڕووی چۆنهی ژنێکی ناسراوە 46 ساڵە لە تەلەڤیزیۆنی کۆریای باکوور بێژەرە لەوەتەی هەیە هەڕەشە و گوڕەشەی بۆ دەنووسن ئەمیش بە حەماسەوە خوێنێتەوە دوێنێ دەرکەوت زۆر تۆڕە بوو وتی کیم جۆنگ واژۆی تەقاندنی موشەکەکەی کرد هەندێ هەڕەشەی خۆشی خستە سەر باش گەرم بوو وتی ئەم نیوەڕۆیە بۆمبەکەمان تەقاند ڕیچۆن ئێستا پیر بووە هەندێکیش خڕوپڕ بووە شتی لەسەر وەرەقە بۆ نووسن کە خوێنێتەوە ناوێرێ سەر هەڵبڕێ خەمیەتی نەچێتەوە سەر دێڕەکە و تووشی بەڵای خۆی ببێ ڕیچۆن هەواڵی کیم جۆن باوکی لە 2011دا خوێندەوە کە مرد تا تەواوی کرد 3-4 جار دەستی کرد بە گریان معلوم نییە لە ترسا گریاوە یا بۆ کابرا بووە.